دوای خستنە خوارەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئێرانی لەلایەن هێزی ئاسمانی ئیسرائیلەوە و تێکشکاندنی فڕۆکەیەکی F-16 ئیسرائیلی لەسەر دەستی هێزەکانی ڕژێمی سووریا لە ئێستادا کاردانەوەکانی ئەم دوو ڕووداوە تا دێت فراوانتر دەبێت. لالایەک سوپای ئیسرائیل لە کاردانەوەی خستنە خوارەوەی فڕۆکەکەیدا چەند ئامانجێکی سەربازی لە سووریا بۆردومان کرد کە 3 بنکەی سەربە ڕووسیا و 3 سیستەمی دژەموشەکی سووریا و 4 بنکەی ئێرانی بوون. ئاژەنسی سپۆتینگی ڕووسی هێرشی فڕۆکە جەنگەکانی ئیسرائیلی بۆ سەر بنکە سەربازەکانی ڕووسیا لە سووریا پشتڕاست کردەوە و ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکان 3 بنکە و سیستەمی بەرگری دژە ئاسمانی سەر بە ڕووسیایان بۆردومان کردووە. لالایەکی دیکەوە ڕاگەاندنەکانی ئیسرائیل ئاشکرایان کردووە بەهۆی مەترسی وەڵامدانەوەی بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل بۆ سەر سووریا. فڕۆکەخانەی نێودەوڵەتی بێن گۆریۆن لە ئیسرائیل داخراوە. هاوکات پێگەیەکی تایبەتمەند لە بواری فڕۆکەوانی ئاشکرای کرد. فڕۆکە ئیسرائیلیەکە با سیستەمی بەرگری ئاسمانی S-200 خراوەتە خوارەوە کە لە 60ەکانی سەدەی ڕابردوو لەلایەن یەکێتی سۆڤیەتەوە دروست کراوە. لای خۆیەوە ئەفیخای ئەدراعی وتەبێژی سوپای ئیسرائیل گرتەی ڤیدۆی ساتی خستنە خوارەوەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئێرانی لە ئاسمانی سووریادا بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەوە پەیامێکە بۆ سووریا و ئێران کە چیتر یاری بە ئاگر نەکەن. چاودێران دەڵێن ڕووداوەکانی ئەمڕۆی نێوان سووریا و ئیسرائیل بە واتای هەڵگیرسانی شەڕی ئەمریکا و ڕووسیا دێت لە ئاسمانی ئەو دوو وڵاتەدا بە تایبەت کە ئاماژەکانی هەڵگیرسانی شەڕێکی لەم جۆرە چەند مانگێکە دەرکەوتون. لاگەری بەردەوامبوونی ئەم شەڕە ئەگەری هەڵگیرساندنی شەڕێکی فراوانتری نێوان ڕووسیا و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە. گۆڕەپانی سەرەکی ئەم شەڕەش ئاسمانی کوردستان دەبێت. هەروەک ئێستا تورکیا لە ئافرین بە نوێنەرایەتی ڕووسیا دەستی بەم شەڕە کردووە.